ئەو کاتان باش خوشکانی عزیز و برایانی خۆشەویست دوێنێ یەکێک لەو سەدان و هەزاران ناپاکەی کە دەستیان سوور بۆ بەخوێنی چەندین پێشمەرگە لەوانە شەهید مامەڕیشە شەهید ئارام کەوتو دیارن هاوکار لەش بەکربایی دەڵێن 15-16 پێشمەرگەی شۆعی بە کورتی ئەو کاتێ ئێمە بە دواتچوونمان بۆ کەسی یادی شاوێز کرد ئەنگۆ زیاتر لە 100 پێشمەرگەی یەکێتی شۆعییان شەهید کردیان 100 پێشمەرگە دوێنێ ماڵ ئاوایی لە ژیان کرد بەبێ ئەوەی کەس لێ پێچینەوەی لەگەڵ بکەوە پێچوانەوە کچێک لە باڵا دەستەکان بوون بەڵام بەر لەوەی هادی شاوێز بە چەند ساڵێک لەمەوبەر ماڵ ئاوایی بکات وتیان لەگە پارتی بینیان خراپە بینیان خۆش نمایە بەڵام بەر لەوەی بچینە سەرەوەی هاوڕێیان دەمەیە هەر یەک شت بڵێم لەسەر ئەو جاشانە یەک جاشەکان یعنی تەقریبەن بردیانەوە تەواو کەسیان لە کوردستان نەدرا نەدادکە لە سەردەمی زیاتر باڵا دەستن و پارتی وێچێتیشیان سەقف ئەوە کرد تەنزیم کرد هەموویان بوونە جاش یعنی لای من بڕوا بکەن ئێستاکە پارتی وێچێتی جاشەکان هیچ فەرقیان نەمایە وەکو موئەسەسە مناڵێم وەکو ئەفراد هەبووە چۆن لە ناو جاش کوڕی جوانەیە باشەیە بەڵام وەکو حزب هەر سێ جاشایەتی پارتایەتی یەکێتیاتی هەر سێکی کۆمەلگای کوردی داتەپان فەسادی کۆمەلگا یعنی نەوەی ئەوانە و دەسەڵاتی ئەوانە تۆرە بیرکۆ لە هەشتاکان بەدواوە کۆمەلگای کوردی چەندە جوانیەکانی لەدەستدا جاش بەشێک بوون لەو سیستەمەی کە هیچ قێم و ئەخلاقیان لەناو کۆمەلگا نەهێشت دوای ئەو پارتیەکێتیش داهات ئەوان ئەنفالیان کرد ئەوان تاوانیان دەکرد ناپاچیان دەکرد پارتیەکێتیش درێژە ئەوان دزی و تاڵانیان دەکرد ئەوان قودرەتی مادی مەسەلەی پارە بووە هەموو شتێک خەڵکیان بەعز بە جاشایەتی بە پارە کۆمەلگای کوردی بێڕەوشت کرد حیز کرد پارتیەکێتیش بە تەعیینبوون و بندیوار بوون یعنی یەک مەدرسەن یەک بە هەر حاڵ ئەو جیلەی کەتە بەردەست جاشایەتی لە هەشتاکانە زیاتر ئەو تەتەوڕی پێکراوە تایبەتی دوای مفۆزا شتاوچاری گەلێک زۆر بوو لەگەڵ پارتی وێچێتی نزیک لە 42 ساڵ زیاترە کۆمەلگای کوردیان وێران کرد یعنی تۆ هەمومان زیری هەفتاوەشتاکان بە بیرمان دێت چ جوانێک چ قیەم و چ شەهامەتێک لە تاچی کووردا بەڵام لەو ڕوانگە و لای من زۆر گرنگجی نەمایەنی جاش و پارتی وێچێتی بووە من 2012 وازم لە 11 وازم لە ڕێکخراوی چاکی نەکە ڕێکخراوەشی زۆر شۆڕژێر و مەیدانی بڕوا ناکەم لە هەموو کوردستان و ئەوروپا تا ئێستا لە مێژووی خۆی ڕێکخراوی وا گەورە و کاریگەر و خزمەتکەر و قوربانی دەری تێدا هەڵکەوت بێت هاوڕێیان دوو یعنی هادی شاوێز هیچ لێپرسینەوەی لەگەڵ نەکراوەکو گوتمان هیچ لێپرسینەوەی لەگەڵ نەکراوە پێچوانەوە وەکو گوتم ئێستا دەڵێن زۆربەی بەخۆیان و مناڵەکانیشیان ئێستا مناڵەکانیشیان بوونە باڵا دەست نوێترینی شاخەوان کوڕی عەبدوڵڵا دەلۆی کە کوڕی یەکێک لە جێگر فەوزەکانە بۆ جێگری سەرۆکی پەرلەمان جەلال پەرێشان لە ئیتحادیەکانە مەسەڵی هەولێر ئێمە دەزانین قایم قامی هەولێر نەبەس حەمید ئەوە کوڕی یەکێک لە مستەشارەکانە یعنی ئەگەر پێدا بنە ماڵی ماڵی شێمەی هاڕوونی بنە ماڵی بێتواتەی ئێگان بنە ماڵی مەلاوزێر مەلاوزێر ڕاستە ڕێخستنیەکێتی بەڵام خۆ تەحسین شاوێز هۆش ڕێخستنی پارتی بوو نا بۆ زانیاریتان ئێستا من هەندە وردەکاری ئەو شتانە دەزانم باز دەکەم یعنی جاشەکان تەوزیع بوون پارتی وێچێتی کە بەشێک لەو جاشانە بەشەچیان یعنی بەڕاستی لە غەڵەتی پارتی وێچێتی بوونێ یان پارتی وێچێتی نردیانە بۆ ئەوی شکارەی شەڕەکانی خۆیان پێ بکەن یەکێک لەوانە ماڵی تەحسین شاوێز بوون کە پارتی وەی لێکردن بەو حەجمە و فشارەکانی یەکێتی جەلالی تەحسین شاوێز باسەکە ئەڵێ عەلی عەسکەری تەنگی پێ هەڵچنی بۆیە بوومەوە وا دەرێتە سیری خۆی هاوڕێیان بەڵام من وەکو ئەمانەتەکی مێژووی و بۆیە ئەوە باز دەکەم من لەمە دووە ئەو مێژووی کە دەورم تێدا هەبووە
کارم لی کردیە وەکو ئەمانەتەکی مێژووی و تاوەکو گەواهی دەرەکان یعنی خەڵکانی کە باسییان دەکەن لە ژیاندا ماون قسە دەکەم نەک دوای ئەوەی مردن ماڵ ئاواییان کرد ئەو مێژۆ باسکەم بغەدر لە کەس نەکردو ئەمە بۆ مێژوانە ماندی بووینە ڕیسکمان بە حیاتی خۆمان کردیە بەقەت کرێکاریەک ڕۆژوە هەبوو دە 15 ساعت ئیشمان لەسەر کردیە کەمترین کات خەوتینە بەشەکە لە قوربانیدانی خۆمان و بەشەکە لە جوڵانەوە و خەبات و ناڕەزایەتی و جینۆساید و بە جینۆساید ناساند و منانێ لەگە جاش و خەبات هەمووی باز دەکەین بۆ ئەوەی وەکو گوتم ڕاستیەکان و ئەو مێژووەکە ئێمە لە ناوی داینە و دەبێت تۆمار بکرێ هاوڕێیان ئێمە ساڵیادی ئەوەمان دەکردەوە 21مین ساڵیادی ئەنفال و هەڵەبجە لە هۆڵی ئابی ستۆکۆڵم یادی برم ڕێزمان لە 10 کەسایەتی سویدی کرد لەوانە سەرۆک پارتی چەپی سوید تێدا بوو ئەو ئانیە لۆفەی تێدا بوو ئێستاکە کە سەرۆکی پارتی سەنتەرە یعنی لە هوفمان بوو بۆ دیسی بلۆز بوو کە بیا بۆ پەرلەمانتاری ئەوە ئێچێتی ئەوروپا ئەوە 2009 باسەکەم تر یاکوب یۆنسۆن بوو ئەو ڕۆژنامە نووسەر سویدیە بوو کە گەڕابەوە کوردستان یەکێک لەو کەسانە بوو کەیسی جینۆسایدی بە دنیا ناساند سەرۆکی پارتی چەپی ستۆکۆڵم بوو بەهەرحاڵ دەیان کەسایەتی ئەو ئافرەتە جوولەکە کاکە 60 ئەوەندە منداڵی کوردی بەخێو کرد ئەو دووە بە ڤیدیۆ هەمە ئەوانە بەهەرحاڵ لە وەختەشکە دەینە سەر جوانی ئەو ئینسانە گەورانەی کە خزمەتشی گەورەیان کرد تەواو بووم کاکسلا سۆفی هاتە بنجێم وتی ئەڵێن هادی شاوێز لە سویدە وتم چۆن وتی وەڵایی لە ماڵی خزمێکی ئێمە بووە ئەیتر وتم باش تاقی بکە بزانت چۆن بوو بەهەرحاڵ تاقیبەکەر ئەوە بوو لە ستۆکۆڵم دەرچوو چوو بۆ شاری یون شۆپینگ کەم ئەوانەوەنە نزیک 2 ساعت و نیو لێرە دوورە من 28 مانگ 28 ئەپریل چوومە ئەوەی تا پۆلیسی تاوانەکانی جەنگ تەلەفۆنم کرد گوتیان وەرە پۆلیسی تاوانەکانی جەنگ کریگی سپرۆت کۆمسیۆنن وەڵا چوم لەگە ئافرەتێک دانیشتم ناوی کاریم بوو ئێستا یەکەم جارە ئەو شتانە باز دەکەم ینی ژنێک بوو زۆر ڕووخۆش و ئەو بوو لە پۆلیسی تاوانەکانی جەنگ لە ڕۆتیوسە هاوڕێیان هەموو ئەوانەیەگە بچن ئەوە شوێنی هەموو پۆلیسی دیاری سویدە هیچ ساعتێک دانیشتیم وتی چستان هەیە پێمان بدەن وتم وەڵای زۆر من ترساندم ئەوانم زۆر ترسان وتم کابرایەک هاتە ئێرە جەریمەی زۆر کردیە خەڵک لە دوی دەسوڕێ لە هەر شوێنە بیگرن دەیکوژن یعنی بۆم کرد پۆلیس ئەمن بەس دەمویست تاقیبەکی هادی شاوێز بکەن هەتاوەکو یعنی کێشەکەشمان من دەبێ ئەوە بڵێم هاوڕێیان من بە خۆمان کێشەمان لەگەڵ هیچ یەکێک لەو سەرۆک جاشانە نییە بە هادی شاوێزیشەوە بە ماڵی بارزانی و تالەبانیشەوە بەڵام خەبات دەکەین کە خەبات دەکەین بە تایبەتی کە ئەو کات من کادیرێکی دیاری لە بەرپرسی ڕاگەیاندنی ڕێکخراوی چاک بووم و یەکێک لە ئەندامانی سەرپەرشتیار بووم بەهەرحاڵ یعنی حماسەتێکی زۆرم هەبوو بۆیە کێشەمان لەگە ماڵی هادی شاوێز نە ئەو کات نە ئێستاش هەیە بەڵام یعنی هادی کەتە بەرێ لێرە بۆیە ئەمە بە حکمی ئەوەی کە بنەما تاوان ئەو هادی شاوێسا سەرپەرشتی تیرۆری هەما ببورن شەهید ئارام و شەهید مامەڕیشەی کردیە چکە ئەوە خاوەن مەفرەزەکە بووە بدە ئەو کاتی لە 84 و ئەوانە 1970 و ئەوانە بەڵام دوای ئەو فەوج ئەوش دەڵێن ئەو تەحسینێکە فەوجێکیان گرتیە بەس مەسئولی مەفرەزەکانی عادی بووە ئەوەی کە لێ گیانە مەسەلەن ئەوانە بوونەت ڕەنگ بێ هەموو جار تەحسین خۆ نەچووە تر بە فرسەتێکی باشم زانی کە جاشەکان بترسێنین وە پەیام بە پارتی و یەکێتی بدەین کە ئێمە
لە جاشانە خۆش نەبووینە خۆش نابین و جاشەکان ئەوروپا شوێنی هێمن و سراعەتیان نییە بێنە ئێرە. بەهەرحاڵ ئەو هادی شاوێز چوو بۆ ماڵێک بە سوتفە هاوڕێیان زۆر خۆش بووە، چوو بۆ ماڵێک ئەو شەوەی کە مابووە لە مەتار پارتیەکان تەسلیمی کەسێکیان کرد بوو، کوڕەپلکەکەی بەدەستی لەگە مامەڕیشە بۆ شەهید بووە. هادی شاوێز کە ئێوارە شەو دەیبەنەوە ماڵەوە دەبین ڕسمەشی مامەڕیشە لە ماڵەکەی درایە. یعنی ئەو کوڕە دوای ئەوەم تەلەفۆنم لۆ کردوتی وەڵا زۆر قەلبی تێکچوو، گوتی ئەم شتێ نەگەشتم هەتا بەیانی، بەڵام دوای بەیانی ئەو دەزانیم ئەوە هات بە پێ قسە خۆی ئەوە هادی شاوێزە. ئیتر کە خەبەر درامە ئێمەش بە دواتچوونمان کرد لە ئەولا لە ئەولا، وەڵام پەیوەندیمان لە کادیر یەکێتی کرد، گوتم زانیاری مام بدەنێ تا ئەن هاوڕیان ئێستا دێمە سەریش یەکێتیەکان نمونەی حیزبی ترسنۆک و کادیرەکانیشیان هەڵپەرست بوون، جگە لە دوو کادیریان بەنهێنی هاریکاری منی کردیان، یەک کەسیان نەوێران نەبێن نا ئەوە بکەن. دەبێ ئەوە بڵێم ینی ڕۆژێک چوون دووبارە چوونەوەکردن کاری لەوێندا لە پۆلیس تاوانەکانی جەنگ دوو کەس لەگەڵ من هات، یەک پێشمەرگەیەکی مامەڕیشە بوو، من نامەوێت ناوی بدەم لە بەسەر داخوازی خۆی، یەکێک برایەکێک لە قوربانیەکانی شەهیدی ئەو گوندی بایف بەکربایفی پێدەگوترێ هات، بەس ئەو برادرەش گوتی ئەمنوو ئەو کوڕی کە چوونە پێشمەرگەی مامەڕیشە هاوڕێکەکەی مامەڕیشە چوونە ژوورەوە، هاتە دەرەوە هەندێگەری پێدەگوترێ، وتی وەڵایم هیچ تێی نەگەیشتم، وای بە من گوت تێی نەگەیشتم چی دێ. بەهەرحاڵ بەڵام ئەمن هەمووم پێگوت، برادەرێکمان لە چاک بەڵگەی تاوانەکانی دادگای باڵای تاوانەکانی ئەنفا ئەوە عێراقی بۆ نادم ئەو مەقتەعی کە باس لە هادی شاوێز دەکرێتەوە، ئەنهان بەشێکیان ناویان هەبووە بەڵام ئەمر قەبزیان بۆ دەرنەچوە بۆ زانیاریتان. ئەو پارتی وێچێتی زۆر خەڵکیان سارد کردبەوە و هەڕەشا و بەبەرتیل کە ناوی ئەمر قەبزیان دەرنەچی لە 2005 و 6 و ئەوانە نییە کە شکایەتی جاشەکان و ئەوانە هەیەشێک لەوانە بابی ئەو شاخەوان عەبدوڵڵایە پارتیەکان فشاریان زۆر خست بەسەر فشار و زەخ پارە و ئەوانە کە خەڵک شکار لە باوچینەکە بۆ زانێن ئەگەنار ئەنفالی سەی گەرمیان باوشی ئەو شاخەوان عەبدوڵڵایە بەشدار بوو. ئێمە دەقیقن لەو زانیێرە وەختی خۆی لە چاک ناویشمان بڵاو کردیتەوە لە ئەنفالی سێ عەبدوڵڵا دەلۆ کە یەکێک لە تاوانبارانی ئەنفالە چکو مەرجنیەوی لە دادگای باڵای تاوانەکان نەگوترابی واتە هیچ کە ڕاست نییە. پارتیەکێتی بدایە زۆر دەترسان جاشەکان بدرێتە دادگا، چکە جاشەکان بدرا بوونایە دادگا ئەوانیش داهاتە دوێ. دەیانی وەکو تەحسین شاوێز من سەر بە پارتی بووە، خالیدی خولەسوور سەر بە یەکێتی بووە، مەلا عوزێر سەر بە یەکێتی بووە، ئەوانە مەلا عوزێر بۆ زانیاریتان هاوڕێیان من ینی لەو هاوڕێی کە بەرپرسی بووە ئەیگوت یعنی ناوەکی حزبیشەوە ئەیگوت یەکێک لەو کەسانە بوو ئەندامی لیژنەی ئەمنی هەولێرێ بووە و سەرپەرشتی لێدانی ئەو هێزەی کرد کە نزیک سەیتەرەی مەخموور مەعمەل قیڕەکە بوو، گوتی یعنی هەموو خەتەکان ئەوە دایدەنا مەلا عوزێر دایدەنا، 100 پیاوی ئەمن کوژۆ مەلا عوزێریش دەستیرا بوو خەڵکی دەنارد بڕۆ خەتەکەت بەخۆی بە پێشمەرگانی گوت بوو لێیان دەدرێەوە مەسەڵەن ئەندامی لیژنەی ئەمنی هەولێرێ بوو ڕۆخستین بەس لۆ حسک لۆ شوعی لۆ حزبەکان کە ناپاچوچ خۆی نەبووە. ئەوجار هەر یەکە وایە تەحسین شاوێزی شوا بوو یەک پارتی نەدەکوشت، هەرچەندە پارتی دەڤەری سۆرانە بەس یەکێتی شوعی قەر کرد هیچی نەدەهێشت. هاوڕێیان لە 29 ئەمن لەگەر ئەو کارینە دووبارە دانیشتم، پێم گوت لە ماڵی ئەوە تۆمارکردنی مێژووە بۆیە هاوڕێیان وردەکاری تر باسەکەن. خەبەر درا من لەلایەن ئەندەی خەڵک کە لە نزیک و ئاگیان لێبوون شادی شاوێز لە ماڵی دوسێ برابوون، یەکێک لەوانە گوتیان ئێستا لە ماڵی ئەحمەد لوقمان کاکەیە، ئەحمەد لوقمان کاکەی لە ئین شۆپینگ لە هۆ کاگس گاتان 72 تەلەفۆن و هەموو شتەکان چوم کەل عادا پێمدان سی خوڕیم کرد
چی خوڕی یعنی ئەو جاسوسیەم کرد چون پێمدان هاوکار لە یەکی مانگ بە پێی ئەو مەیلانەی کە لە بۆ من هاتبوو هاوڕێک لە چاک لە نەرویج ئاگاداری کردمەوە دەڵێ ئێستا لە ماڵی ئازاد چەمسە ماڵیە یەکی مای یەکی مانجی پێنجی 2009 هاوڕێیان ئەو کاتێککە من بە پۆلیس تاوانەکانی زێکمان گوت یارە پۆلیس تاوانەکانی زێک بە منیان گوت ئەوەندەی بە منیا وتیان ئێمە لە ڕێگای خۆمان بە دوواچوون دەکەن ئەوەی ئەم بزانم پۆلیس بە دوواچوونی لە چاردەوروبەری ماڵ چکۆ من نەوەکو گوتم ماڵی ئەو لوقمانە ئەحمەد لوقمان کاکەی ئەدرێس و تەلەفۆن و هەموو شتەکەم وتمە لەو ماڵەنا و زۆر خەتەرە خەڵک لە دوی دەسوورەتەوە بیکوژی مەوزوعەکەم زۆر تیر کرد من بەڕاستیش بدات بۆم دەزانێت کە خەڵک بیان بینی ئەو جاشانە لێیان دەدا کوردوەوە دە بانگەوازمان کرد وتمان وەرن بچین شکایەت بکەین بە شەرەف 2 کەسات ئەیش بە تەلەفۆن بەخۆم پێم گوتی ناوتم ئەی بەوەرن یعنی پەیوەندیم پێکردن ئەڵحەق وتیان نەیان گوت وتیان دەین بەڵام پەیوەندیم بە زۆر کەسی کەش کردیە کە من ئەلێرە خاڵک هەروەکو کوردگو هەولێر گوتنی کە سەرەکە لە دڵما باز دەکەم هەر شمولی یعنی هاو بنەماڵەکە بوون زۆرم خۆش دەویستن ئێستاش ڕێزی تایبەتیان هەیە ئاگادار بوون ینی ئەو بنەماڵەی ماڵی هادی وتم کاکە بەس ناوی باو باپیری خەم بە پۆلیسم نەگو هادی شازدایان گو ئەدی باو باپیری ناویت ینی هەویەت چیاویە نەمدەزانی بەو ماڵەم گوت دەیان ناسی وەڵە دوای 24 ساعتی وتیان داوای لێبردن دەکەی لەم لە نزیکەوە دەیان ناسی بە ڕەچەڵەکەوە زۆر لەبەرگرم بوو بەڕاستی بێتاقەتی کردم بۆیە لێرە باز دەکەم وەرە توت ئامادە نەبی لەم دەیان هاوڕێیانی شەید کرد بوو بەهەرحاڵ هاوڕێیان ئەو خەبەرە دوای ئەوە بۆ ئێمە هات لەولا لە ئەولە بڕوا بکەن مەسعود کەزانی تاوان لە کوردستان پۆست و چاک نیوز ئەو کات چاک دوو بە تایبەتی کوردستان پۆست حەشری دەکرد ئەو کات مینبەر بوو بڵاو بۆ کردمانە هەراو بەمان بردە سەرێ و پۆلیس لە دوای چی و غەڵەتیشمان کرد ئەندەمانتانی بە نێنی بیکەین بەس هیچ ئەزمونمان نەبوو بەبێ ئەوەی گەورە بکەین وەبی هەر نەهات بایە ئەمەوەمان کرد هادی شاوێز هەر شەوەکەی هەڵات بۆ نەرویج بۆ زانیاریتان ئێستا بۆ شتان باز دەکەم چۆن زانیمان دوو مەسعود بارزانی بروسکەرێدا بووی فەورەن لە ستویت هەرێ فەورەن لە سویت هەڵێ یعنی ئەوە من لەو خەڵکانە بوون کە بەڕاستی معلوماتەکانیان دەقیق بوو بە ئێمەیان گوت دوای ماوەیە گوتیان مەسعود بارزانی گوتی فەورە نەرێ چکو ئەو هادی شاوێزە لەو ماڵەی لە یون شۆپینگ وتبووی ئەمە بووینە جاش وەرەقەی ئیدریس بارزانیمان ئێستاشمایە ئەو بە ئێمەی کردە جاش گوتی پڕۆنەوە لەوێندەر خزمەتی ئێمە بکەن و زەلالی بکوش بۆ زانیاریتە ئەو قسە لە بۆ من گەڕاوە ینی ئەو دەمی ئەوە لە زاری خەڵکی یەکێتی خەڵکیان نەبوو لەو نزیکە معلوماتیان وەردەگرت بۆیە مەسعود زۆر ئەوە بوو ئەترسا هاوڕێیان یەک خاڵی کە بڵێم 2-3 ساڵ لەمەوبەر بن و هاوڕەیەک ئەچینە ئۆفساڵە ڕەنگی ئەو برادرا لە بیریش خزمی لە ستاخوونی ستۆکۆڵم کوڕێکمانە گرت برادری ئەو برادرم بوو وەڵا لە ڕێ ئیتر قسە و باس کرا گوتی ئەرێ باسی ماڵی هادی شاوێز کرا وتی ئەوە کووە گوتی ئەو جەڵتە لێیدایە چەند ساڵێک 3 ساڵ 4 ساڵ لەمەوبەر دەبوو نابوو وتی ئێتر لە ناو قسان وتی ئەدی بۆ خۆی تەندروست گوتی باوە هات بۆ سوید بەس لە کورد لێرە شکایەتیان لێ کرد هەر لە ترسان هەڵات شەوەکەی هەڵاتە هەڵە نەرویج لە دووی بوون پۆلیس کەت بە دوێ یعنی مۆزوعەکە ئەمە خزمی نزیکی هادی شاوێز بوو ئێمەش پێم گوت چۆن وەڵا هەمووی لە بۆ جێڕامەوە کوو هەڵاتینەوە وەزعەکە کوو بۆ مشەوەش بووینە ئیتر گوتمەڵە کاکەوە بۆ شکایەت کرد ئێستا چۆنە وتی وەڵاوە جەڵتە لێدایە و لەگە پارتیش بینی خراپە هادی شاوێز بەر لەوەی بمرێت لەگەڵ پارتی بینی باش نەمابوو ماڵی شاوێز بەڵامی تر عەشیرەتێکی گەورەن پشتی ئەوەی خۆیان هەیە هاوڕێیان من ئەوە دەمەوێت بۆ بڵێم ئەوە یەکەم تەجروبەی من بوو لە خەبات لە سکاڵە تۆمارکردن دوای 2 ساڵ چوون لە نیو دەرزەن مەکتەب سیاسی پارتی وێچێتی شکایەتم کرد وەکو سەنگاوی عومەر فەتاح کەریم سنجاری
یعنی ناوەکان زۆرن لە وەختی خۆی دێمەسەری هەوڵ دەدەم لە هەر یەکە و لە بەرواری خۆی بەڵام ئەوە گوتم هادی شاوێز دوێنێ ماڵ ئاوایی کرد کۆچی دوایی کرد مرد بەبێ ئەوە هیچ لێ پێچینەوە هیچ ترسەکی هەبی ڕۆژێک تاکە ترسیە بوو ئەو هەفتە بوو کە لە سوید بوو کات بوو بۆ ئیلاج لێمان نەگەڕا ڕەوشی ئەوە بێت و تەکانێکی گەورەمان بە خەباتدا و بڕوا بکە ئەو هاوڕێی زانکۆم ئەو دەمی کە پەیوەندیم گوتی قادرت کار لێ یەکەم خۆت ئەوە بکات یعنی شتێکی ریسکە بەڕاستیش ریسک بوو وەرە تو بە تاقت تەنێ بەڵام بە هەویەی چاچ ینی بە هەیبەتی چاک ئەو دەمی ڕێکخراو بوو ینی بەڕاستی لێی دەترسان هەموو حزب و شتەکان چاردە کۆمیتەمان هەبوو ئەوروپامان لەدەست بوو لە کوردستان تەعاتفەکی زۆرمان هەبوو و کەیسی ئەنفال و ئەڵەبجە بەڵام ئەمن خۆمدایە و هاوڕێیانی سوی تاریکاریان کردومە لەو شوێنانەی کە پێویست بوو بەڵام تاکە کەس شکایەت کرا ئەمن کردم وەک کوردستان پۆست هەموو کات ناکرێت ڕۆڵی نادی دەبێت پشت و پەنایەکی گەورەی ئێمە بوو چەند هاوڕێیش کەشکە بە خۆیان حەزیان نەکردێت تا ئێستا ئەوە بن گرنگ هاوڕێیانەوە جوڵەیەک بوو یەکەم جوڵە توانیمان ئەو پەیامە بدەینە نەک پارتیوێکی جاشەکانیش کە ئێرە ئامن نییە لۆتان و ڕۆژگارێکدا بێ ئەگە لە کوردستانیش ئەوە بن لێرە دەدرێنە لاگە بە تایبەتی ئەوە بڵێ ماوڕێیان ئەو خاڵە جەوەریە لە کەپیتەڵی دوی سویچ لە یاسای تاوانەکان کەسێک لە نیشتیمانەکەی خۆش تاوانی کردبی بەڵگەی یەکلاکەرەوە هەبی کۆی تەحسین هادی شاوێز بەرەوەی ناوی ینی وەسایقی دوکۆمنتی دادگای تاوانەکانی عێراق سێدەیەک بوو هەموم دات پۆلیس تاوانەکانی جەنگ ئەو دەوی پرۆژەی زۆر گەورەمان هەبوو کە ئیش بکەین لەگە پۆلیس تاوانەکانی جەنگ و ئەوە بوو دوای 2 ساڵ لە من ئەوە کەتمەوە 1-2 جاریت کەش لەگەڵیان دانیشتومە کە دێمە سەرێ شکایەتمان لە باسی گەورە کردیە دیسان لەگە پۆلیس تاوانەکانی جەنگی سوید دانیشتنمان کرد لە بەرامبەر هەندێکیان بە دوکۆمنتەوەوان هەموو بڵاو دەکەمەوە بەهەرحاڵ یعنی ئەو پەیامەماندا بە ئەوەکان جاشەکان کە ئەوروپا ئەمین نییە کوێستە پارتیوچێتەکان دەڵێن ئێرەتان ئەمینیە 400,000 کیلۆمەتر چارگۆشەمان لە یاساخکردنیە بەترسەوە ئەو کاتی شوامان بە جاشەکان ڕاگەیان و دەنگدانەوەیشی زۆری بۆیە دوای ڕۆژێک دایەوە ماوەیەکی پێچەوە هاوڕێی زانکۆم قسەمان کردەوە وتی گەلک دەنجی دایتەوە ئیشەشی زۆر باش بوو ینی زۆر بە نەجاعەت بەدەستی ئەوکات لەبەر ئەوەی پەیامەکە گەیشت هاوڕێیان ئێمە ڕاستە نەمانتوانی هادی شاوێز بگرین ڕەنگبی بێ ئەزمموی خۆمان بوو ئەگەنا بەپێی کەپیتەڵی دوو یاسای سوید یەکێک لە نیشتی لە کوردستانیش تاوانی کرد بێ بەڵگەی یەکلاکەرەوە هەبی بێتە ئێرە یعنی 6 مانگ حکوم دەکرد ئەگە جنسێشی نەبی یعنی هەر یەکێک لە کوردستان جەریمە بکە لە ئەفریقا جەریمە بکە ئەگەر بەڵگەکە وەکو شتش ئەوها مەسەڵەن ئەمر قەبزی هەبیت ئەلێرە 6 مانگ حکوم دەکرێت با هاوڵاتی سویدیش نەبی بێگومانەگە هاوڵاتی سویدی بی زیاتریشە قەوانینی سویدی 100% لەسەر جێبەجێ دەکرێت من ئەو کاتی وایان پێگوتمەوە دوای ئەوش کاک ئازاد غەریب کەپیتاڵی ئەوەی تەرجمە کرد یعنی یاساکانی سوید ئەو تەرجمەی کرد 3 بەندە ڕۆژێک لەتان بڵاو دەگەمەوە کە کرێت گرنگ ئەوە یەکەم جوڵە بوو لە هەوڵدان بۆ سکاڵا تۆمارکردن لە ئەوروپا من کردم نازانم پێشتر وازام برادر شتکە ڕەنگی لە وڵات کە لە سوید با بڵێن کردمان خۆشبەختانە سەدایەکی گەورە دەنگدانەوەیەکی گەورە بووە بۆ ئێمەش بۆ ئەزمونێک بۆ شکایەتەکانی تر هەرویستم لە ساڵ لە چرکە ساتەی کە دوێنێ ئێوارە هادی شاوێز مرد ئەو ڕووداوە باس بکەم ئەو پێشتریش ئەمن 2 جاری تر لە کوردستان پۆست و لە چاک نیوس ئەو بابەتەم باز کردیە ئەنی نوێ نییە مە ئەو کاتیش خۆماندایە ینیەوە نەبووین بەدزی کردمان زۆر بە ئاشکرا بەداخەوە ئەو هەموو هاوڕێی مامەڕی شەو شەید ئارام کە ساڵیانە یەکەچیان لەگەڵمان نەهاتن جگە لەو هاوڕێی پێشمەرگەی نەبێت کە من ئەوە بڵێم یەکێک لەوانە بە ئەو خاڵە بڵێمەوە 2 کوڕی قادر دانساز برای ئەو شۆڕشی پێشمەرگە بوون لەگەڵ مامەڕیشە برادرێک پێی گوتنوتی ئاچین بڕوا بکە من دوایە بەو کارینە و یەکەش کەش بناوی میکائیل بوو پۆلیس پێم گوتن کەس هاتیە شایەدی بدەوتی نەخێت
دوو هاوڕێی نزیکی بوون هەر بەس بۆ تاریخ باز دەکەم چکۆ ئەو هەیە ینی تاریخ ئەو هەیە هاوڕێی پێشمەرگایەتی مامە ڕیشە بوون لەو سفیدەی دەیان کەس هەیە هاوڕێی مامە ڕیشە بوو نەهات ئەخر نازانم یانی یادکردنەوەی مامە ڕیشە و شین و گریان چتا دەدا کاتێک یەکێک لە بکوژەکانی ئەلێرەیان ئەو هەموو خەڵکە نیشتیمان پەروەرایان کورە هاوڕێیان گوتم کوڕی عەلی ئەسەن مەجید لێرێ دوو کەس لەگەڵم نەهات یعنی بانگەوازم کرد بانگەواز شوێنەکەشم دۆزیەوە لە کوێن دەرە یعنی ئەو وڵات هەندێک جار یەک تارمایی ڕەش دەبینی کۆڵمان نەدا دێنە سەر هەموو ئەو کەیسانە هەمووی باز دەکەن لەو هەوڵ و تێکۆشان و خەباتی لە بۆ جینۆساید لە بۆ شوێنەوار لە بۆ ئازادی بیرڕا لە خەبات لە بۆ دیبلۆماسیەت ناوەندە جیهانیەکان چۆن لە 2000ەوە دەست پێکرایە لە خەباتی پاڵتاک کەوەکە یەکەم شوێن بوو هەیبەتی پارتیەکێتی ماشکان لە کەیسی خەزرەجیەکان لە سکاڵە لە جەلال تاالبانی لە دەیان و سەدان کار و چالاکیتر هەمووی باز دەکەین لە ئاین ڕۆژانە بەر لەوەی مەرگ بمان بە بەر لەوەی خەڵکی تر هەیە کە ئێستا ئێمە زندین دێن بەربووم و خشۆن و خۆنیمان دەبن دووش ئەوە بەشەکە لە مێژووی ئەو میلەتەی دەبی تۆمار بکرێت کاتێکی خۆش زۆر سوپاستان دەکەم بۆ گوێڕاگرتن